بەڕاستی شەرمەزاریە لە بۆ ئەو حکومەتە لەبەر ئەوەی دۆڵی بالیسان لە چیمیاباران لە تۆپباران لە ئەنفارکردن لە هەر هەموو شتێک بەشداری بووە لە هەر هەموو شتێک ینی خەسارەتی دایە ئێستا کە یعنی ئەتوانن ئەو پارێکە ئێستا کە دوونێ و پێرێکە لەسەر تەلەڤیزیۆن ئەعلانیان دەکرد ئەوەیان کڕیە لە بۆ وەزیران یعنی ڕێزم هەیە لە بۆ هەر هەمویان ئەو پارێ ئێستا کە بەو وەنەوشە 2022 درایە کە لە بۆ وەزیرە بەڕێزەکان ئەگەر پارەی 4 سیارەیان لەو جارەی بدابە ئەمەلی هەبوو جادەکە هەمووی تەواو بووبە لە بۆ دۆڵی بالیسان کە نمەکی دۆڵی بالیسانیان بگریتن لەبەر ئەوە دۆڵی بالیسان ئەو غەزەی کە لە دۆڵی بالیسان کرایە لە هیچ شوێنێکم نەدیتێ و نەکرایە بەڵام ئێستا کە ئەوە حسابی باجەکەیە کە دەیدەنەوە ئەوە چاکەکەیە کە دەیدەنەوە کە بەخۆم مندار بووم لە دەرکیان دەدا شەوان دەهاتن نان خواردن ئایدیوان بوو نیوەڕۆیان دەهاتن نان خواردن ئایدیوان بوو مەغریبان دەهاتن دیانە گۆبەتانیمان بدێ سەرمامانە ئەو شەو جستانە تێگەی جستانە سەرمامانە لەبەر ئەوەی نەبوو کە جستانە و سەرمایە لەبەر ئەوەی بوو کە سبەینە بەیانی بێنەوە بە واسەی بەتانیەکەی نانی بخۆن پێشمەرگەکان و سەرکردەکانی ئێستا کە بەڵام للئەسەف لە بۆ سەرکردەکان کە ئێستا ئەو دۆڵیان ئەوها ئێمال کردیە ئەو زادن لۆ قرکەنەوە تەمەعان سیال قەلابێنەوە ڕیان لێ قەپاتینە ڕێن لۆ ناکەنەوە حەقی جەماوەرەکەشە ئەو زادەوە سن ساڵە بەیلا هەوە عەدیاندانی هەوڕۆ قڕەکەن سبەی قڕەکەن هەپنیاکەن پنیش دوو مانگە خۆ ناگری پێشە عالەم شوارەی پنیە کرد بە زەمانی پێشە سارەی خۆگرانەکە بە دوو مانگە پنیاکەن خۆ ناگرت زادەکە ئەرێوەعانەوە مەسمیانە ساعتنەوە لێ ڕاوسانە ئەو ڕێن نادەنێ یە خزمەت گوزاری نییە ئەو داواکاریەکان ئێمە ئەەکەینە بەسیتیشن 7 کیلۆمەتر قیرتا و کارتن نیشتیمانی بێتەوە تەواو داواکارین هیچکەن نەکرد ئێمە ئێمە وەکو خەڵکی دۆری بالیسان کە ئەمڕۆکە ڕێپێوانێکی هێمنانەمان کردووە ڕێگای بازرگانیمان داخستەوە بە هەموو جۆرێک و ناشی کەینەوە سووری لەسەر بەڵێنی خۆمان هەتاوەکو بەکردار هەموو شتێک جێبەجێ نەکرێت دڵنیاشان دەکەینەوە بە هیچ نەوەیەک ئەو ڕێگای ناکرێتەوە هەتاوەکو مەکاینات و دەستگانەی ئەلێرە دەست بە قیری خۆی نەکە نایکەینەوە بالیسان لە هەموو ڕوویەکەوە بێخزمەت گوزاریەوە لە ڕووی جادەوبان لە ڕووی ئاو لە ڕووی کارەبا یعنی لە هەموو ڕوویەکەوە بێخزمەت گوزاریە سەرەتا ئەمن دەمەوێتن پرسیارێک لە دەسەڵات بکەم پرسیارێک لە حکومەت و لایانی پەیوەندیدار بکەم ئایا حکومەت و لایانی پەیوەندیدار دەزانن ئەو گرتبوونەوە جەماوەریە ئەو خۆپیشاندانە یاخود ئەو کۆبوونەوە جەماوەریە لە چێندەری یاخود لە چ مەملەکەتێکی ئەم وڵاتەیە ئەگەر نازانن یاخود خۆتان داوە لە جێلی بە ئەمن پێتان بڵم ئێرە دۆڵی بالیسانە ناوچەی زینەتیر و کڵاوقاسم و چیای هەورێ و هەروەها کەپچی ئەمەداغی هەروەها خەڵکی ئێرە خەڵکەکی زوڵم لێکرا و خەڵکەکی ڕەسوڕوت خەڵکەکی پڕ دەرەتان و سەرەتان خەڵکەکی یەجگار ڕەشوڕوتە هاتۆتە سەر شەقام بۆ داواکردنی مافەکانی خۆی بۆ داواکردنی تەنها مافێکی سەرەتایی تەنها چەند مافێکی سەرەتایی ئەوە شتێکی زۆر قورس نییە شتێکی زۆر ئاسانە بە نسبەت لایانی پەیوەندیدار بە نسبەت لایانی حکومەت و پەیوەندیدار ئەوەنە کۆمەڵە داواکاریەکی یەجگار ئاسانن یەجگار سوکن بە نسبەت حکومەت بەڵام حکومەت بە هیچ شێوەیەک ناوێتن خزمەتی ئەو ناوچەیە بکاتن لا قدیمەوە هەتاکو ئێستا هەر لە سەردەمی ئەنفالکردنەوە هەر لە سەردەمی بێخزمەتی لە سەردەمی شەڕی ناوەخۆ ئەو ناوچەیە بۆتە بەرداش یاخود بەردی دامەی نێوان دوو دەسەڵات نێوان دوو دەسەڵاتی زەرد و سەوز ئەو خەڵکە بۆتە قوربانی خەڵکێکی ڕەشوڕوت بۆتە قوربانی کاتی خۆی قوربانی ئەنفال بوو کە یەکەم چەکی کیمیاوی لە دوای هێرۆشیماوە لەسەر ناوچەی بالیسان بە تایبەتی شێخۆسان و بالیسان تاقی کراوە دواتر شەڕی ناوەخۆ دواتر ئێشتاش خەڵکی ئێرە بە نسبەت یاخود بەدەستی کەمی خزمەت گوزاریەوە دەناڵێنن لایانی دەسەڵاتدار یعنی شتی ئەوەندە حنتیکە و پەنتیکە و بێسەر و بەر لێرابینی کە لە سندوق و هەروەها لە باری هیچ عتارەکیدا ئەو شتە ئەنتیکانە نییە یعنی پێم سەیرێ یعنی زۆرە هەندێک شت لێرە ڕۆدا بەش یعنی بە هیچ شێوازەکە تو تەسەوڕی ناکەی